سوپاس بۆ دەرفەتە خۆتان دەزانن لیستی هاوپەیمانیی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئامادەکاری تەواو کرایەوە لە نێویشان لە پارێزگای دووە کە بەندە سەرپرشتیاری بانگەشی هەڵبژاردن دەکاوە ئێمە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ڕاگەیاندن لە ڕووی تەکنیکی و ئەعلامی و کۆمەڵێک کاروباری حیزبی و ڕێخستن و ئۆرگانەکانی یەکێتیشمانی کوردستان و بستنەوەی گۆڕان لە سەرجەم شار و شارۆچکانی پارێزگای دووە ئامادەکاری تەواو کراوە و دەستمان بە بانگەشە کردووە بۆ سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدەکانمان بە دڵنیاییەوە ئەو بەرنامە و شێوازی نوێی هەڵبژاردنمان داڕشتووە کە بتوانین سەرکەوتنی باش بەدەست بێنن کە جیاواز بێ لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. ئەمە لە لیستی هاوپەیمانی کوردستان داوا لە هەوادار و دەنگدەر و ڕێخستنەکانی خۆمان دەکەین کە بچن بۆ هێنانەوەی کارتی بایۆمەتری خۆیان کەەوەی بتوانن ڕۆژی دەیدا بتوانن دەنگەکانی خۆیان بدەنەوە مافەکانی خۆیان نەپەوتێەوە. ئێمە بەڕای ئێمە لیستی هاوپەیمانی کوردستان تاکە لیستە کە بتوانێت لە زامنی داواکاریەکان و مافەکانی میلەتەکەمان بکەوە لە ڕابردووش سەلمان دوتمان کە خۆتان دەزانن جەنابی کاکوبا سەرۆکی لیستی هاوپەیمانیکەوە لە چەند مانجێ ڕابردوو هەوڵ و هیمەتی جەنابیان و یەکێتیشمانی کوردستان بە بستنەوەی گۆڕان کاری باشمان کردووە بۆ گەڕانەوەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و کێشانی کە چەند ساڵی ڕابردوو لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و عێراق هەبووە کردوان. بۆیە ئێمە پێکەوە دەتوانین بەهێزتر بین و دەتوانین ماف و شایستەکانی میلەتەکەمان لە عێراق و لە پەرلەمانی عێراق بەردەستە بکەین لە لیستی هاوپەیمانی کوردستانە.